ئەم کاتتان باش بەڕێزان وەک دەزانن ئەمڕۆ مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی لە هەولێر کۆبوونەوەتەوە. ئێستا لە هەولێر ئەیوب وەرچی لە بەردەم ئەنجومەنی وەزیران لەگەڵمانە باس لە ئەگەری گەڕانەوەی تیمی وزاری یەکێتی و قوبات تاڵەبانی دەکات. ئەیوب سڵاوت لێبێت، نوێترین زانیاری دەربارەی کۆبوونەوەکەی قوبات تاڵەبانی و مەسرور بارزانی. ئایا هیچ ئەگەری گەڕانەوەی قوبات تاڵەبانی و تیمی وزاری یەکێتی هەیە بۆ نێو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران؟ میهرەبان، لە ناوەڕاستی مانجی دەی ساڵی ڕابردووە قوبات تاڵەبانی جێگەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردو و نەهاتۆتە ئێرە و لە مانجی 12 دوو مانگ دوای بایکۆتی جێگەری سەرۆک وەزیران تیمی وزاری یەکێتیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئێرەی کردووە و بە هەردووشی ینی نزیکەی 7 مانگە یەکێتی بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کردووە و نەهاتوونەتە ئێرە. ئەمڕۆ لە ڕووداوێکی سیاسیدا دووشیان لێرە لە هەولێر کۆبوونەتەوە سەرۆک وەزیران و جێگەری سەرۆک وەزیران و ڕاگەندراوێکی هاوبەشیان هەبووە تێیدا لە ڕاگەندراوەکەدا باز لەوەکراوە لە کەشێکی ئەرێنیدا گفتوگویان کردووە لەسەر پرسی دارایی و ئیداری و باسی ئەو بابەتیان کردو بە قسەی خۆیان بێ بە قسەی ڕاگەندراوی هاوبەشی هەردوو لە هەڵبەت کە نووسینگەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بڵاوی کردوتەوە. ئەمێ سەرنجتان بووە تێگەڕا بچێشم لە ماوەی ڕابردوودا زیاتر ناکۆچی نێوان جێگەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران با قسەی تیمی وزاری یەکێتی بێت لەسەر کێشەی دارایی بووە و باوتەی بەرامبەرەکەشیان بێت و تیمی وزاری پارتی و چەند جارێک بەرپرسانی باسییان لەوە کردووە کە هاوکات یەکێتی نێشارتەوە یەکێک لە کێشەکان کێشەی ئەمنیە. هەڵبەت ئەم ڕووداوانە دوای ڕووداوەکی تەقینەوەکەی ئۆتۆمبیلی هاوکار جاف زیاتر پەرێسەند و دروست بوون لەبەرەوە کە ڕوودا لەگەڵ کێشەی ئەمنیش کە کێشەکە زیاتر لە دوای ڕووداوی تەقینەوەی ئۆتۆمبیلی هاوکار جاف ڕوویدا. ئەمە هۆکاری بایکۆتی تیمی یەکێتی و جێگەری سەرۆک وەزیران سەرۆکی تیمی یەکێتی بووە لە ئەنجومەنی وەزیران، بەڵام ئەمڕۆ لە ڕاگەندراوەکەدا باز لەوە نەکراوە کێشەی ئەمنی یان کەشێکی ئەرێنیدا باسی کێشەی ئەمنیشان کرد، تەنها باسی کێشەی ئیداری و داراییان کردووە. لە ماوەی ڕابردوودا ینی لە پاش کۆبوونەوەکانی ئەنجومەنی بایکۆتی تیمی یەکێتی و جێگەری سەرۆک وەزیران کۆبوونەوەکانی ئێرە هەر بەڕێوە چوون لە کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران و بەبێت تیمی یەکێتیش کۆبوونەوە چەندین کۆبوونەوە کراوە و بەڵام ینی لە کۆبوونەوەی ئەمڕۆدا لە ڕاگەندراوی کۆبوونەوەی ئەمڕۆدا باز لەوە نەکراوە کە ئایا کۆبوونەوەی ئەم هەفتەیە کۆبوونەوەی چوارشەمەی دات و ئەم چوارشەمەی هەڵبەت ینی ئایا تیمی یەکێتی بەشدارە بەیان نا، چونکە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران مەگەر کۆبوونەوەیەکی ینی نائاسایی هەبێت دۆخێکی نائاسایی ئەگەرنا کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران ئەکەوێتە چوارشەممان لێرە کە دوو ڕۆژی داهاتووش ئەمە وەڵامی وەرەگرتنەوە ئایا یەکێتی بەشداری کۆبوونەوەکە یەک دۆخ کە بەتەواوی یەک ئاسایی بۆ تۆ یاخود نا، چونکە لە ڕابردوودا چەند ینی وەک باسم کرد کە تیمی یەکێتی بایکۆتی ئێرە کرد تاسا ڕوون نەبووەوە، بەڵام لە کۆبوونەوەی ئەمڕۆدا باز لەو نەکراوە کە تیمی یەکێتی بایکۆتەکان ئەشکێنیان نەتەنها کۆبوونەوەیەکی نێوان جێگەری سەرۆک وەزیران و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بووە. ئەمە لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی 4 جار لە ڕێی شاند و لە ڕێی ڕاگەندراوە و لە ڕێی لێدوانەوە داوای لە جێگرەکەی کرد کە قوبات تاڵەبانیە بگەڕێتەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و شاندێکی لە ئەنجومەنی وەزیران بە ینی کە پێکهاتبوون لە دانا عەبدولکەریم و هاوکات ببورن هاوکات لەگەڵ پشتیوان سادق و عەبدوڵڵا حاجی مەحموود ئەوانە شاندێک بوون لە جێگەری سەرۆک وەزیران، بەڵام ئەو کات ئەم کۆبوونەوەیە بەرهەمی ئەوەی نەبوو کە بگرێنەوە، بەڵام لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوودا چەند جارێک چەند وەفدێکی دەرەوەی هەرێمی کوردستان وەفدێکی باڵا بەتایبەت جێگریان یاردەری وەزیر دەرەوەی ئەمریکا باربار عەریف لەگەڵ قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی و بڵێ پارتی کۆبووەتەوە و دوێنێش قوبات تاڵەبان لەگەڵ بەریتانیەکان لە هەولێر کۆبوونەوەکی کردووە تێدا لە دوای کۆبوونەوەکەش ئاماژەی بۆ داوە کە ئەوان هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوان یەکێتی و پارتی و ئەنجومەنی وەزیران درێت. ئەمڕۆ لە دوای ئەم کۆبوونەوەوانە زیاتر ئەم کۆبوونەوەی
جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی لێبەر هەمهات کە پاش 7 مانگ ئەوان لێرە بە شێوەیەکی ئاشراوە لە هەولێر کۆبوونەوەیان ئەنجامدا و تێیدا بە قسەی خۆیان باسی کێشەی ئیداری و داراییان کردووە لە هەرێمی کوردستاندا. سپاس بۆ ئەیوەرتی زوومی هەولێر، سپاس بۆ زانیاریەکانت. پاش نزیکەی 7 مانگ هەروەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیران کۆبوونەوە. بە گوێرەی نووسینگەی سەرۆکوەزیران ئەمڕۆ مەسرور بارزانی پێشوازی لە قوبا تاڵەبانی کردووە و دەڵێت لە کەشێکی ئەرێنیدا تاوتوێی کێشە و گرفتە دارایی و ئیداریەکانی بەردەم حکوومەتی هەرێم کراوە. نووسینگەی سەرۆکوەزیران دەڵێت هەردوو لا کۆک بوون لەسەر چارەسەری گشت کێشەکان بە ڕێگەی گفتوگۆ و هاوکاری نێوان گشت کوتلاوزاریەکانی نێو کابینەی حکوومەت. وەک لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە کۆبوونەوەکەدا تیشک خراوەتە سەر دوادۆخی سیاسی هەرێم و ناوچەکە و جەخت لەسەر پاراستنی تەبایی و یەکڕێزی ناوخۆیی کراوەتەوە لە پێناو پاراستنی بەرژەوەندیە نیشتیمانی و مافا دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. ناوەڕاستی مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد. پاش 2 مانگ تیمی وزاری یەکێتی لە حکوومەتیش بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانیان کرد و وەزیرەکان لە وەزارەتەکانیان بەردەوام بوون لە کارکردن. هەفتەی ڕابردوو باربارا لیف یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست 2 ڕۆژ لە هەولێر مایەوە و لەگەڵ مەسرور بارزانی و نێچیروان بارزانی و مەسعود بارزانی و هەروەها قوبا تاڵەبانیشدا کۆبووەوە. بە گوێرەی ناوەڕۆکی کۆبوونەوەکان تایبەت بوون بە ئەنجامدانی هەڵبژاردن و کێشە ناوخۆیەکانی هەرێم. نووسینگەی جێگیری سەرۆکوەزیران ئەو کات ڕایگەیاند قوبا تاڵەبانی ئامادەی خۆی بۆ هەر دەستپێشخەریەک ڕاگەیاندووە و گوتوویەتی پێشوازی لە هەر جۆرە دەستپێشخەریەک دەکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئامادەین لە پێناو چارەسەرکردنی هەموو ئەو خاڵانەی مای ناکۆکین لیژنەی هاوباش پێک بهێنین. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکدایە دوێنێ قوبا تاڵەبانی ئاشکرای کرد هەندێک هەوڵ هەیە باڕاستی کۆبوونەوە و هێوربوونەوە و چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. پێشتریش مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم چەند دەستپێشخەریەکی ڕاگەیاند و شاندێکی ئەنجومەنی وەزیرانیشی نارد بۆ لای قوبا تاڵەبانی تاوەکو بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. بەڵام لە ڕاگەیاندراوی کۆبوونەوەکەی ئەم ڕۆژدا ئاماژە بەوە نەدراوە کاخۆ قوبا تاڵەبانی و تیمی وزاری یەکێتی بایکۆتەکەیان شکاندووە و لەمە دوا دەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران یاخود ناگەڕێنەوە. خواتان لەگەڵ.